پرۆفسۆر دکتۆر عالی عوسمان لە زانکۆی سلێمانی کۆریزیستان سەندازیاری کشتتوکاڵەکان بەشی باغداری مامۆستا لە بڕگەی کشتتوکاڵی ئەمڕۆ مانەیە باسی ڕۆژێکی سەرکەوتوو گرنگ و بەخچەکانی شاری سلێمانی ئەویش بریتە لە ڕۆکی جانەمی بە تایبەتی جانەمی مۆر کە تقریبا لە ساڵی سیەکانەوە هاتووە شاری سلێمانی بەرە زۆربەی ماڵەکانە هەیە یەکێکە لە ڕۆکە خۆڵواسەکان یعنی توانێت تا بەرزی 10 مەتر بۆ 12 مەتریش بەرز بێتەوانە بەنسبەت ئەم ڕۆکە هەمیشە سەوزە طبعا ناوی جهنمیە لە زۆربەی مەسەرەن زمانەکان جهنمی پێڵێن ناوکەشی لەوە واتوانی چۆن ئەڵێ گەڵە سەر بانی جهنم بیڕوێنی تەحمولەکە یعنی ڕادێکی زۆر تەحملی گەرمە وشکی بیاوی ئەگرێ یعنی ڕۆژێکە ئەگەر زۆر خزمەت بکرێ وا بدرێەوە بگەی گوڵ ناگرێت تای مالیکەیت و بڵێن تیون و برسیکەی گوڵی جوانتر ئەگرێت بەس بەدەم ڕۆکەوە مۆتنی ئەسلەکەی هیندستان و بڵێن میسر و سۆماڵ و ناوچە بڵێن ژێر کەمەرەیەکانە بەس بەدەم ڕۆکەوە لە وڵاتی میسر زیاد لە 25 ڕەنگی هەیە لای خۆشمان دە کوردستان تقریبا زیاد لەوانێت 10 ڕەنگ 12 ڕەنگ بان هەبێت ئەوەی کە زیاتر بڵێن تەحملی جێوی خۆمانەکە بۆ سەرما تەمان ڕۆکێکە حەزازە بۆ سەرما زیاتر ئەم ڕۆکە بڵێن مۆرەکەیە بە تایبەتی ناو سلێمانیە زۆربەی ماڵەکانە تقریبا 70 ساڵێک هاتووە لە سلێمانی ئەتوانێت لە زستانە بمێنێتەوانێت بەنسبەت ئەم ڕۆکەوە زیادکردنی بڵێن بە قەڵەمە قەڵەمەکەش لە مانگی 9 بۆ مانگی 10 و لە بەهاریشە مەسە مانگی 4 و 5 دەتوانێت بکرێت بە قەڵەم زیاتر ئەم ڕۆکە کرێتە سەر کەپرێک بەکارهێنانەکانی زیاتر بۆ جوانێکش لە گوڵەکایەتی لە مانگی 6ەوە تقریبا دەست بە گوڵەکە تا مانگی 11 و 12 زیاتر بڵێن حەزی لە گەرمایە حەزی لە شوێنی وشکە خاچێکی بڵێن زۆر بەپید نیە چونکە خاکەی بەپید دوێ زۆر بدرێت گوڵ کەمەکە بەس بەرەم جانمیەوە بڵێن زیاتر تەحملی گەرماکە بۆ ماڵانەی کە بڵێن ڕوولەقی بلەن وەڕوو لە بڵێن ڕۆژهەڵاتن زیاتر بۆ شوێنانە گوڵ زیاترەکە ئەو ڕوانەی بڵێن باکوور و جێی بڵێن غەربی زیاتر بۆ سەرما حەساسرن یان لە هاوینە زۆرتر گەرمترن هاوینەکەی جوانە بەڵام زۆر لە زستانە بڵێن وشکە بێت لە بەکارهێنانەکانی ئەم ڕۆکە مەسەن بۆ داپۆشینی شوێنە بۆ نمونە بڵێن شوێنێکە تێ دیوارێکی دراوسەیەکدا یا مەسەن دیوارێکە لە بەخنەکراوە ناشینە یا مەسەن کەپرێکا توێ سێبەری پێ بکەیت بەسەریادای پۆشی ئەتوانێت مەسەن تێکەڵکەی لەگەڵ مێوە لەگەڵ مەسەن پەنجە خانم و چنگەپشی لەوانە مەسەن جوانێگا بە شوێنەکە لەو گرنگیانەی تری ئەم ڕۆکە مەسەن ئەوەی خۆڵواسە و باسمەکە تا 10 مەتر بەرز بێتەوانێ لە کێشەکانی ئەم ڕۆکە وەیە زۆر تەحملی سەرماناکە بە تایبەتی ساڵێکە گەر دەرەجە حرارە تا ناقیس 5 جوانە تەحملەکە ناقیس 5 بەست بوو بە ناقیس 10 ئەبێ داپۆشێ لە زستانە یان مەسەن ببڕێ لەسەر خاکەکەەوە مەسەن پەینی ئاژاڵی ئەکرێ بەسەریە بۆی نێبەستێ گەزانی مەسەن شوێنەکە گەیشتە ناقیس دەوانە تەحمل ناکە بەڵام تا ناقیس 5 و 6 توانێت بەرگەگرتنیە تۆ جاریواتوان لە ئینجانش لە بەسە زۆربەی ماڵەکان بوو بە شوقا ئەتوانێت مەسەن لە بەلەکۆنا دابدرێ بۆ تایبەتی مەسەگەر ڕۆوە تاویش بێت تا گەرم بێ کێشەینە بەس ڕۆژانە جارێک دوورە جاری ئاو بدرێت کێشەینێ و زۆربەی جۆری خاکانیشە ئەژێ